بريارة النواراسي أما قدا لحفظي يانزا بو بسحوتي يانزا خولي تشارني بيشانجين دور تكتب سليماني بريه وبشت ديارا أم بيشانجا بو شاري سليماني لو روانجو كحكومة هرم كردستان وبايتخت روشمين ناسانوتي هروها للايان يونسكو وكو شاري باليوراي أدب دزنشان كراوا دسكوتشي جوريه بيشانجا كدا ژمارەیەکی بەرچاو لە ناوەندەکانی چاپ بڵاوکردنەوە لە وڵاتانی دراوسێ و وڵات جیهانی عەرەبی و دەوروبەرەوە بەشداری لە پێشانگەکەدا ئەکەن ژمارەیەکی بەرچاو لە ناونیشانی کتێبی نوێ ئێنە ناو پێشانگەکەوە ئەم پێشانگایە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانین تەواوی لێ یەکەین لەو ڕوانگەیەوە ئەمانەوێت بێتە کارێکی بەردەوام پێشانگایەکی بەردەوام بۆ شارەکە جگەل لە ڕۆ فەرهەنگیەکەی ڕووی ئابووری و گەشتیاریشی هەیە کە بەهۆی پێشانگەکەوە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی شارەکانی تر لە وڵاتانی ناوچەکەوە سەردانی شارەکەمان دەکەن.